عزیزان و خۆشەویستانی کەناڵی سلێمانی سڵتان لەبێت خۆشحاڵم لە پرۆگرامێکی تایبەتتر دێمەوەلاتان جەیەکی زۆر سارد بەفرێکی زۆر خۆش شار سپی پۆش بووە هاوکات ڕۆژی خۆشەویستی جیهانیە کە ڕۆژی ڤالانتاینە من دەمێ ئەمڕۆ لەم سارد و جۆ ساردیا بپرسم خۆشەویستی چییە؟ چیتان هەیە بە خۆشەویستی کێ گوڵی سووری بردۆ بۆ خۆشەویستەکەی ئەمانە و چەندین پرسیاری تر لە ئەم پرۆگرامەیە قسەی لێەکەین گفتوگۆی لەبارەوەکەین هیوادارم هەموو ڕۆژێکتان هەر خۆشەویستی و بەختەوەری بێت. سڵاو لێبێ سەرچاو بەخێر بێن زۆر سوپاس بۆچی هاتوونەتە ناوم سەرمایە وەڵای جێوەکەی خۆشە بەڕاستی بەفرەکە خۆشە بۆ هاتی سەرماتان نییە؟ وەرە نەوەڵا جێوەکەی خۆشە من پرسیارێکی تایبەت بکەم ئەم بەفرباری و جۆ سادە هاوکاتە لەگەڵ ڕۆژی خۆشەویستی جیهانی ڤالانتاین خۆشەویستت هەیە؟ ئارەوەڵا سینگڵ بووی؟ سینگڵ نیم ئەمە چۆن خۆشەویستم هەیە یاخواخوا لە یەکتان نەکات لێرەوە چی پێ ئەڵێن؟ پێی ئەڵێم خۆشمەویت گوڵی سوورە بۆ بردووە؟ ناوەڵای خۆی ئەمڕۆ چەندی چەنە؟ هاوکاتە لەگەڵ ڕۆژی ڤالانتاین بەس ئەمڕۆ نییە توانی بۆ نمونە ئێوارە بۆی بەری کاتێکی تر ئەو گوڵە سوورەی بۆ ئیشەڵا بگونجێت بۆیەوە چۆن خۆشەویستی خۆتی بۆ دەڕابڕیت چی پێ ئەڵێیت؟ وەڵا پێی ئەڵێم هەتا ماوەم خۆشمەویت دەمێکە ئافێن دیشتیواتان هەیە؟ بەتاشیت ماوەی 4 ساڵە بۆچی تا ئێستا زەواجتانە؟ وەڵای تر من کێشم بۆ دروست بووە ئەو بووی دروست بووە قسمەت نەبووە ئیشەڵڵا قیسمەت ئەبێت و لێرە پێڵێن ئیشەڵڵا ئەو خۆشەویستی نێوانتان هەردەم جوانتر و پیرۆسترە بێت هیوادارم هیچ کەسیش نەبێتە کێشە لە بینیانە نەبێتە دڕکی مەموزین ئەو کەسانی کە یەکیان خۆشەیە بوا بەیەک بگەن باشیانێکی خۆش بەیەکەوە بەسەر بەرن ناخۆش ئەگەر تۆ کەسێکە خۆش نەوێت و زاواجی لەگەڵا بکەین بەتاچیت ئەوەی خۆش لەگەڵی ناگونجیت بەتاچیت وایە ئیشەڵڵا کە ئێوەش بەیەکەگەن و خۆشەویستیەکەتان هەتا سەرە سپاس دەکەم سپاس بۆ ئێوەش سڵاو بەخێر بن سەرتا سپاس ئاوا خۆسوور پۆش کردووە چییە مۆزۆ؟ ئەهدەی بەیانی ڕۆژی خۆشەویستیە ئێتر باوتمان بکەینە ئەمڕۆ خۆشەویستە هەیە؟ بێگومان ئەچەند گوڵی سوورت بۆ هێنەیە گوڵی سووری بۆ بێ بۆشمە هێنێ و بۆشی ئەبم
لێرە چی پێ ئەڵێ پێڵم خۆشمێ هەتا مردنیش تاڕەیەکەم خوا لەیەکتان نەکات کرێ پێم بڵێ یان ئامۆژگاری چی کوڕان و کچان ئەەکەی ئایا بە خۆشەویستی زەواجکەن یاخۆت بەم فاجە نا بەڕای من بە خۆشەویستی زەواج بکەن باشترێکە چونکە لە بەری پێشەوە لە یەکتری تێگەی ئەتوانی ئەو مدەیەکە لە یەکتری تێگەی ئەو کاتە زەواج بکەی ئەگەر لە یەکتری تێنەگەی جابیتەوە باشترێکە نەک بۆ ئەوەی ڕاستە و خۆشی پێ بکەیت و دوای لی تێنەگەیت و جابیتەوە لەبەرەوە خۆشەویستەکە زۆر باشترێکە یان بێ خۆشەویستی بەسەر برێ هەرگیز ناتوانین خۆشەویستی تەنها لە بینی دوو ڕەگەزایە یاخۆت خۆشەویستی بۆ خاک بۆ نیشتیمان بۆ دایکی ژەگرێتەوە بەڕێ بێگومان ئەوانەش پێویستە چونکە تۆ ئەم خاکە لە سەری ئەژیت بێگومان هەر پێویستە خۆشت بێ بەڵام خۆشەویستی بەرامبەر زۆر جیاوازترێکەوە لە هی دایک و لە هی نیشتیمانیش ئەی چۆن ئەی چۆن لێرەوە لە ڕێی ماکی سلێمانیەوە چیان پێڵێ پێیانەڵێم هەمووتان بە خۆشەویستەکە و چی ئەڵێ بۆ ئەڵێم زۆر خۆشمەی هەمیشە چاوەڕێیەکەم و هەمیشە عاشقیشێ بم ڕۆژ دە ڕۆژ زیاتر بە کوردستانی شەڵم هەمیشە ئاوادان بیت و هەمیشە خۆشیشمەی بۆ گۆرانێکی پێشکەش ناکەی دە گۆرانی نازانم شعرێک شتێکی پێش بەخوانە شعرەزانم نەگۆرانی خاڵەیەکتان نەکات هەردەم بەیەکەوە دڵخۆش بن بە هیوای ژیانێکی خۆش بۆ داهات بژیت من زۆر سپاس خۆش بێ تۆ دواسەتی ژیر و هەستم ڕۆژی ڤالنتاینە هەموو باش بینەوە عاشق پەیامێکە بێمە بڵێنەوە ڕۆژی ڤالنتاینە هەموو باش بینەوە عاشق پەیامێکە بێمە بڵێنەوە بیرم کردی ئەو تۆپەڵە بفرانە بۆ لە منەگەر چۆنی سەرچاوم بەخێر بێخوا هەموویان بۆ تۆ هەڵا بەسی چیان بەرێک شانسەمە بوو ئەم جەوە زۆر ساردە وڵی ساردە بەس خۆشە بەڕاستی بەفر یعنی جەوێکە یعنی ساڵی جارێ ئەگەر دووبارە بێتەوە ئەگەر چەند ساڵێک جارێ ئەگەر دووبارە بێتەوە باش بوو ئەم ساڵ بەفرێکی باش باری لاریمی کوردستان بەڵێ وا بوو وا بوو باش بەفربارین و ئەم جەوە ساردەی ئەم ساڵ هاوکاتە لەگەڵ ڕۆژی خۆشەویستی خۆشەویستی هەیە نەوەڵا من خێزانم هەیە خێزانە کەشت دەبێ خۆشەویستت بێوانە گوڵیشی بۆ کڕیوە زۆر باشە پێشەوە ئەگەر پیشانمان بێ گوڵی سووریشی بۆ کڕیوە دەست خۆش بێ ئەمێ خاتونەکەت ئەسڵاو لێبێ سپاس یەخوا هەم ڕۆژێکتان هەر خۆشەویستی بێت چەند ساڵ سەرگیرتان کردووە خۆشەویستیا دەبێت هاوسەرەکان ئەو ڕۆژان لەبیر بێ ئەگەر بە گوڵێکی سوور بێ بە هەدیەکی بچووک بێ هاوسەرەکانیان بەسەرکەنەوە بە دڵنیاییەوە بەڵێ بەتاکی دەجاتەوە ئەو ڕۆژەوە لەبیر نەبێ خۆشەویستی دیارە لە بینی ئەو دوو کەسەیان نییە بەڕاستی ئەگەر نەبێت لەبەرەوە پێویستە ئەو ڕۆژە پێویستە یاد بکرێتەوە بۆ کەساناڵی کە خۆشەویستی تاسەر وەڵی ئەوانە دیارە خۆشەویستی ڕاستەقینە نییە بەڕاستی ئەگەر خۆشەویستی ڕاستەقینە بێت هەتا سەر بەردەوا بێت تا مردن تۆزە سەرماشمە ببوورەوە ئەمە خۆشم زۆرم سەرمایە بەخوا دڵمە لەرزێ لە سەرمایە باشە لێرە لە ڕێی مایکی سلێمانیەوە چی بە هاوسەرەکە وەڵا لێرەوە پێڵێم خۆشمەوێت زۆر هیوادارم خۆشەویستیمان هەر بەردەوام بێت هەتاکو مردن ئەی تۆ چی بخوا منیشە خۆشمێ سواسیەکەم یەخوا هەمیشە تەبا و ڕەبا و ماڵتان پڕ خۆشەویستی و بەختەوەری بێت خۆشحاڵ بووم کە ئەمڕۆ ئێوەم بینی خێزانێکی بەختەوەر هەمیشە دڵخۆش بن ئینشەڵڵا زۆر سپاس بۆیەوە دەستان خۆش بە سپاس سڵاو لێبێ بێ و سڵاوی گەرمتان لێبێ ساسایە گەرم لەم جەوە ساردێ ئارەواڵە جەوێکی زۆر خۆشە تا بڵێ جەوێکی زۆر خۆشە هەر لە خۆشی یابن بە خۆشیدا بە سپاس کەم تایبەتە بە ڕۆژی خۆشەویستی هاوسەر بەڵێ دی چۆن هەسەری خۆ لە ئێستان نەکات خۆش دەوێ ئای چۆن خۆشم ناوێ ئادێ ساڵە هاوسەرگیریت کردووە وەڵا چەند ساڵە ئەوە تقریبان ئەوە بۆ 17 ساڵ دەچێت نەی بڕێت
کاتێکی زۆر ئەم هاوسەریەتان لەم ماوە زۆرەیەکە کە هاوسەری یەکەن کە ئیشەڵڵا ئەوەن چەند ئەوەندەی تر بەیەکەوە ئەبن خۆشەویستی لەناو باڵێ سای خێزانەکەتانە بەڵێ یارەوەڵە خۆشەویستی هەردەم خۆشەویستینە هەردەم بە خۆشەویستینە ئەگەر خۆشەویستی نەبێ ژیانەکە ناچێتە سەرێ سوورە بەکڕیوە گوڵی سوور ناوەڵە بۆ درۆت بەکەم ئێستا ناوەڵە چی؟ گوڵی تکەم بۆ کڕیوە سوورنا ئاخر لەوتان گوڵی لە شوێ بێنم ئێستا ناونیشانەکە دێمە تۆم چەوەی بکڕا چاو خۆش گوڵیشت پێ من گوڵەکە لێ وەردەگرم لێت دەکردمەوە دەیدەبێت ئێستا گوڵم پێ نییە بەڵام هیواخوازم کە هاوسەرەکان بتوانن لە ڕۆژی خۆشەویستە بە هەدیەکی بچووکیش بێ هاوسەرەکەیان بیت ئێمە هەردەم بە هەدەی بچووکیش بە هەدەی گەورەش بێ ئێمە هەردەم لە خۆشەویستی داینا چی پێڵێ لێرە ئەم لێرەوە لەو کەناڵەوە داوا خۆشەویستی لێ دەکەم هەردەم بە خۆشەویستی بمێنینەوە خۆشەویستیا ئەبن زۆر خۆشحاڵە بن زۆر پێم خۆشەکە دەچمە لای هەر هاوسەرێک یان هەر خاتوونێک باز لە خۆشەویستی ئەکات بڵی هەر لە لای خۆشەویستەکەیەتی و باسیەکە هیواخوازم کە هەمیشە دڵخۆش بن بەختەوەر بن بێتەوە زۆر خۆشحاڵ بووم ئاتوشا سەرگیرت شاسەرگیریم کردوە ئەی خوانەی بڕێە خوا کچە جوان چۆنی داو باو خۆشە داو باوەی باو بەدایاڵە کاتە خۆشەویستیەکەتان مناڵەکانی شەستی پێ ئادی منداڵەکان ئاخرگەر خۆشەویستی هەبێ مناڵەکانی شەز دەکەن بەزەگەر ناخۆشیە بێ ئەو مناڵەش هەز بە ناخۆشی دەکا خۆش بێ بەر تۆپەڵ یان ناوین باز و لێرا دەچێت ئێوەش هەردەم لە خۆشیدا بن و ساس دەکەم بژیت هەر لە خۆشەویستیا بن جەیەکی زۆر زۆر ساردا بەر تۆپەڵی بەفریان ناوین ئەرۆڵە هیواخوازم کە هەمووان لە خۆشەویستیا بن وابزانم من ئەمڕۆ لە خۆشەویستەکەمەکەنەوە سپاس هاتوون بۆم جەوە ساردامە کێن لەگەڵتا وەڵا لە کەرکووکەوە هاتووینە بۆ بەخێر بن کەرکووکی دڵی کوردستان ڕێزمان هەیە مەمنونم ڕێستان هەیە ئەرە وەڵا لەگەڵ خێزانەکانمانە هاتووینە بۆ شەڕە بەپر بەخێر بێن کوردستان هەر ئاوادان کەرکووک دڵی کوردستانە بێگومان ئینشاءڵڵا هەر وەها ئەمێنێتەوە ئینشاءڵڵا ئەگەڕێتەوە سەر هەرێمی کوردستان بە زووترین کات پشت بەخوا ئەگەر هەر شتێک ڕوو بدات هەر شتێک ببێت کەرکووک بەشێکە لە کوردستانی خۆمان هەرێمی کوردستانە خەڵکەکەی تاجی سەرمانە زۆر سپاس لە ڕۆژی خۆشەویستیا چیت هەیە بۆ خۆشەویستی سەڵاو ڕێزم هەیە بۆ هەموو کوردستان لە هەر چوار پارتی کوردستان هیوا لە خۆشییا بن هەموو کورد و کوردستان چی بە خێزانەکەت وەڵا لێرەوە سەڵاو ڕێزم هەیە بۆی و چای ناچەکەم هاتۆ لەگەڵتان وەڵایی لە ماڵەوەی والله لە ماڵی پولمان لێ ئەو جەوە ساردە بۆ ئەو بێگومان هەرە وەڵا نەختێ ناساغا یەخوا هەر تەمەەن درێژ بن چەند ساڵە هەسەرگیری وەڵا تقریبا 50 ساڵە وا خۆی گەورە ئەو تەمەنەی کە هەتانە و کەماوتانە بە خۆشەویستی و بە بەختەوەری بەڕێن ئینشاءڵڵا مەمنونم ڕێز الحەمدولله لەخوا بەزات خۆشەویستی تا چەند گرنگە لە نێوان هاوسەرەکانە وەڵاهی هاوسەر بۆچی ئەڵێن هاوسەر هاوژین حتا مردن ئەبێ هەر خۆشەویستی بەردەوام بێ لە ئەوە ڕۆژەوە تا ئاخر ڕۆژ لە ڕۆژی خۆشەویستیا گوڵێکی سوورەوەی بۆ خێزان ئینشاءڵڵا دەگوڵ نەگوڵێ یەخوا هەر تەمەەن درێژ بن هەر سەرکەوتوو بن بێ ڕێزی تایبەتی تێمان بۆتانم کچە جوانە کچی تۆ ئێوە نیە سڵاو لێبێ بەساق بم سپاس مامەگیان لە ڕۆژی خۆشەویستیا چیت هەیە بۆ گەنجان بۆ ئەو کەسانی کە خۆشەویستان یادەر بێگ بگەن ئینشاءڵڵا بەخۆشی و سەرفرازی بێکۆشێن و بێگ بگەن خۆشەویستیا بن زۆر سپاس توخوا یەک تۆ سێواش توخوا سڵاو گیانەکەم
باش سڵاو لێبێ باش مامەکە ڕێزی سپاست دەکەم لە هەولێری خۆشەویستەوە بەڵێ بۆ ناو بەفران ئەحمەد وەنە لەگەڵ ئەحمەد هاتوومە کاک مەسعود و کاک عەشقی یاخوا بەخێر بێن لە پایتەختی کوردستانەوە هاتوون بە پایتەختی ڕۆشنبیری کاری هەڵمەت و قوربانی چیتان هەیە بۆ ئەمجۆوە ساردەی شاری هەڵمەتەوە وڵایی جەوێکی خۆشە و لە بەخاتری ئێوەش لە بەخاتی سلێمانیش هاتوینە بۆ ناو بەفر وا بەخێر بێت بەڕێزن بە ڕۆژی خۆشەویستی چیتان هەیە وڵایی بەس خۆشەویستی بۆ ئێوە بۆم حەزێتی چێشا هاوسەرت هەیە بەڵێ چی پێ ئەڵێ وڵایی پیرۆزبایی گەنجانی ئێمە لاوانی ئێمە ئەو ڕۆژ لە ڕۆژەیە لە ڕۆژی خۆشەویستیە زیاتر گرنگی بە خۆشەویستەکانیان بدەن یاخۆت خۆشەویستی تەنها بۆ ڕەگەزێکە بۆ ڕەگەزی بەرامبەرەوەی چیتر خۆشەویستی سات و کاتی بۆ نییە و مرۆڤەکان کاتێک کە هەردوو کەسێک یەکتریان خۆشەیە بێ هەموو ساتێک لە بیری یەکتریابن چونکە ئەمە ئەحساسەکە لە قوڵای ئینسانەوە لە کاتێک ئەگەر ڕاستی بێ بۆیە من بە پیرۆزی ئەزانم کاتێک کە ڕاستیە تۆ هەموو ساتێک هەستی پێەکەی و هاوکاتی یەک ڕەگەزیش نییە هی هەردووکێتی ئەتوانم بڵم پیاوەکان ناز هەڵەگرن ژنەکان نازەکەن ژنەکان ناز هەڵەگرن بە هەمان شێوە پیاوەکان ناز هەڵەگرن بۆیە ئەمە شتێکی زۆر جوانە کاتێک کە کاردانەوەی هەیە بۆ یەکتری وە ژیان جوانترەکە وەکو مۆسیقاوایە تۆ ئەگەر شتێک نەبێ بەردەوام پێی بژیت و ژیانە حەیەوێتی تیابێ کەواتە مرۆڤەکان ناتوانن هەبن بە ئاسانی و بە جوانی. کاتێک کە پرسیارەکەی هەندێک دەڵێن بۆچی لە ڕۆژێکە ئێمە خۆشەویستی کۆ بکەینەوە یا بۆچی ڕۆژێک بۆ خۆشەویستی بێت تاوای ساڵەکە بۆ خۆشەویستیە بەڵام ئەکرێت ئەو ڕۆژەی کە ناونراوە ڕۆژی خۆشەویستی یان ڤالانتاین ببێتە تازەکردنەوەی بەڵێنی خۆشەویستی بەدڵنیاییەوە چونکە ژیان یاری نییە ئەو یاریە ژنێکە ئێمە هەموو شێر بە خۆشەویستی تێگەیشتوین ژیان سەختیتیایە خۆشیتیایە ناخۆشیتیایە و تا چەند ئێمە ئەتوانین لە پای خۆشەویستەکانمانە بۆستین لە کاتی سەختیەکانە بەڵام ڕۆژێک هەیە پێی ئەڵێن ڕنگدانەوەی خۆشەویستی لە ساڵەکەیە ئێمە ئەتوانین هەموو ساڵێک ئەمە دووپات بکەینەوە بە مرۆڤەکانی بەرامبەرمان کە خۆشمانەیەن پێیان بڵێن ئێمە دیسان خۆشمانەیەن و لەگەڵ تاین هەموو ساتێ بە هەموو سەختی و جوانی و ناخۆشیەکانەوانێ بۆیە شتێکی جوانە کاتێک کە لە ڕۆژێکە هەموو ژیان سوورکەین و یەکتریمان خۆش بێت کاتە گرنگە بەتایبەت ئەو کەسانی کە هاوسەرن و چەند ساڵێکە لە ژیانی هاوسەرێتیان ئەو ڕۆژانە لەبیر بێ ئەگەر بە کوڵێکی سووریش بێ یادی ئەو ڕۆژە بکەنەوە بەدڵنیایەوە بەدەر لەوەش مرۆڤەکان ئەتوانن ئەگەر مانگانەش بێ یا خۆت ساڵی دوو جاریش بێ گوڵێکی سووربەرنەوە بۆ کەسانی کە خۆشیانیان دیسانەوە هەڵبەت تۆ هەموو کاتێکە لەگەڵی متعاتفی یا هەر کارێکی بۆ ئەەکەی تۆ بۆی دووبارە ئەەکەیتەوە کە تۆ خۆشتێت و لەگەڵ یای بەڵام ئەگەر کاتێک تۆ بۆ نمونە لە ڕۆژێکا تایبەتر بێ گوڵێکی بۆ بەریتەوە ئەمە جوانترە بێ بۆیە هەر کاتێک تۆ ئەتوانیت ئەم خۆشەویستیە دیسان دووپات بکەیتەوە و بچیتەوە پایەک و بەڵێنێکە تۆ دیسان مۆریەکەیتەوانێت. لە ڕۆژی خۆشەویستیە لە ڕۆژی ڤالانتاینە ئێوە خاتونێکی شاعیرن هەست و ئەحساسی ئێوە چیە بۆ خۆشەویستی؟ پیرۆزبایی لەسەر جەماعەشقان بەگشتی و هەموو خێزانێ بە تایبەتی یەکەم چکە بەڕاستی کە باسی ڕۆژی ڤالانتاین ڕۆژی خۆشەویستیەکەین تەنها لە بینی دوو گەنجانیە زۆر جار دوو گەنجە هەمێتی و خۆشەویستی نازانم خۆشەویستی بۆ خۆی زۆر گەورەیە بڕاستی من پیرۆزبایی لە هەمووانەکەم کەمێتی ئەوی خۆشەویستی ئازانم هیوادارم ئەم خۆشەویستیە بێتە دەرفەتێ بۆ ئەوی ئەو دڵانی لێکی زیز بوون جارێکتر ئاژمانێ و دەرفەتێ بێ بۆ ئەوەی بتوانێت درێژە بە خۆشەویستی بێ وەڵێنەوە خۆشەویستیە جوانترین شت دروست بکەیت کە ئەویش مانای بەختەوەری و مانای خۆشگوزاری و دووبارە مانای ئەوەی تەسیقە لە بین خۆشەویستەکانە دروست بێت. ئێوە تا چەند لە شارەکانتانە ڕنگدانەوەی خۆشەویستیتان هەیە؟ بێگومان لە شارەکانە بە هەموو جۆرە خۆشەویستی باس کراوەتی لە خۆشەویستی نیشتیمانە حتا خۆشەویستی بینی دوو کەس هەچەنە شاعیر هەمیشە پێوەیە کە باگراوندی شارەکانی زۆری لەوانە خۆشەویستیە جەهل لەسەر هەر بابەتێ بنووسێ باگراوندێکی خۆشەویستی لە پشتەوە بەڵام بەتایبەت دەگەر باسی خۆشەویستی بینی کڕکتێ بکەین ئەکی لە شارەکانمانە ڕنگدانەوەی ڕەنگە شاری تایبەتیشمان بۆ نووسی. دەکرێت ڕۆژی ڤالانتاینی خۆت بڵێن ڕۆژی خۆشەویستی بکرێتە دەرفەتێک بۆ زیاتر با بڵێن ئەحساس و خۆشەویستی یاخۆ زیاتر پرەودان بۆ خۆشەویستی لە بینی دوو کەسێکدا
بێگومان ڕاستە من پێم وایە ئەگەر کەسێک یەکتری خۆش بێ بە تایبەت لە بینی دوو گەنجە دوو عاشقا ئەمە ڕۆژێ خۆش ینی کەمە بۆ خۆشەویستی من پێم وایە لە بینی عاشقەکان هەموو ڕۆژێ ڤالانتاین هەموو ڕۆژی خۆشەویستی و دەکری هەموو ڕۆژێ ئەمە دووباتە بکرێتەوەنێ زۆر سپاس لەوە زیاتر خۆشمەوەی کە لە هەموو دنیا هەیە هەست بە ترپەی دڵت ئەکەم چونکە لەوێ بوونم هەیە لەوە زیاتر دڵت لام بێ سەرمات بێ هەستی پێ یەکەم تۆ گەروت پڕ بێ لە گریان من لێرەوە دەست پێ یەکەم شەهرەزاد ئازارە چێژم کە بیرت لێ یەکەمەوە چاوم پڕە بێ لە عشق و بەچی ڕۆحم ژیرکەمەوە ئەشێ ئاسمان پێ بزانێ چەند تا مەزرۆی بینینی تۆم ئەشێ ڕۆحم پەی پێبەرێ شاهێدی شکانی دڵی خۆم نەخۆشی نەخۆشخانەیەکم بە شەختەی دڵۆتە زیوم بێدەنگیت پەتای کوشتنە و هەر کات لە پێش چاوت ون بووم نزامە کرد لە ژێر بەفرا گوزەرێکی لەگەڵ بکەم تۆ دیارنیت و بڕیارمدا پەنجەرەکەی لێدا بخەم باڵندەکان هەڵدەلەرزن ئاسمان چرکەی لێ بڕیوە شەختە وەرزێ بەفری قەراخشار تەواوی ڕێگای بڕیوە ڕۆحی ماندووم بۆ تەزیینت بۆ بینینت زۆر تەزیوە هاتووم بە دڵێکی شکاو هاتووم بە چاوێکی گریا و هاتووم بڵێم خۆشمەوەی تینی هەتاو خۆشمەوەی لێو ئاڵەکەم چاوەکانە بکەرەوە وەڵامی ڕۆحم بەرەوە هاتووم مەز بم لە عاشقی من چاو کاڵەکەم قژت لادەم مرتەماچی لێو بکەم لێوم بنێمە سەرگۆنات بەسپایی ڕازی دڵم بدرکێنم بە هەناسم بتلاوێنم کە پێت بڵێم خۆشمەوەی عشقت هاتۆتە خوێنمەوە تۆ دیارنیت و چی وەڵامی دڵ بەمەوە منەزانم لە وەرزی عشق تۆ لێرەیت بە هاتنە نیگاکانم چرۆ ئەکا باکم نییە با هەر بڵێنە و شاعیرە درۆکە ئەها زستان بەهارێتی و بۆ پێشوازی دوا ئەبارێ ئەها باخچە و گوڵەکانی سەماکە هەموو دارێ هەور ئەزانێت تۆ لێرەیت جوانیان بە شار بەخشیوە هەورە تریشقەی ئاسمانێ بە ناڵی دڵمی زانیوە پێ بکەنە شەهرەزادیان شار سەرسامە بەهاتنت ڕۆحی منیش ئاسوودەیە بە بینین و بۆنکردنت مەریوان وەک شاعیرێک تا چەند خۆشەویستی لە نێو شاعرەکانیدا ڕنگدانەوەی هەیە هەمیشە وەک مەریوان وەڵامەیەمەوە ئەگەر عشق نەبێت هەڵبەت نووسین هیچ مەودایەکی نامێنێتەوە بۆ بیرکردنەوە دیارە عشق پەیوەست نیە بە عشقی مرۆڤ بۆ مرۆڤێک هەڵبەت ڕەگەزی نێر بۆ مێ یا مێ بۆ نێر لە عشقی نیشتیمان دەست پێکە لە عشقی دایک دەست پێکە لە عشقی جوانی دەست پێکە هەڵبەت ئێمە بە هەمومان عشقمان هەیە بەیانیان کە هەڵ ئەسین لەخە و یینە دەرەوە بۆ کارەکانمان عشقمان هەیە بۆ جوانی عشقمان هەیە بەڵام ئەوی لەم ڕۆژەدا باس ئەکرێ بە تایبەت عشق و خۆشەویستیە هەڵبەت مەریوان قەرداخیش عشق ڕنگدانەوەی هەیە لە نووسینەکانیە بۆ بەبێ عشق لەو بڕوایان نیم هیچ بنووسرێت خودی شاعری سەرکەوتوش ئەگەر تەماشا بکەین بگەڕێنەوە بۆ مێژوش بۆم سەردەمەش ئەگەر شاعیرێک عشق لە شعرەکانیان نەبێ هەڵبەت جوانەکانی لەدەست ئەیات بەڵام لە هەموو جوانترەوەیە تۆ بۆ عشقێک بنووسیت ئیتر ئەمەشقە هوجود بێت خەیاڵ بێت بیرکردنەوە بێت بوونی هەبێت ڕەنگە زۆر باشتر بێت کاتە بوونی هەیە بوونی نییە مەریوانی شاعیر با بڵێم عاشقەیە خود عاشق نییە مەریوانی شاعیر هەمیشە عاشقە و بە عشقەوە ئەژی لەم ساڵدا لە ڕۆژی ڤالانتایندا گوڵی سوورت بردووە بۆ کەس یاخود کەس گوڵی سووری بۆ هێناوی جارە چاوەڕێم کات ماوە زۆر باشە خۆشەویستی لە بینی دوو ڕەگەزدا لە ئێستادا ئایا ئەو خۆشەویستیەیە کە لە سەردەمانی پێشووتردا هەبووە ئێمە ئەبێ وەڵامێک بە بەڵەیە نەخێر نینەوە چونکە ئیسە تەکنەلۆژیا بەڕاستی
شیرازەی نێوان مرۆڤەکانی وێران کردووە بە تایبەتی لە ڕێگی خۆشەویستی ئەوەی کەی بینین جیاوازی بکەین لە عشقی ئیسە و عشقی ڕابردوو ڕەنگە من بەپی ئەو خوێنەوانی کاتوە بەردەسم باسییان لە عاشق کردەوە هەر لە مەموزین و خەجوسیاماندا ئیستا عاشق هەبووە بە 3 مانگ نەیتوانێت نامەیەک بهێنێرێتە مەسجێ بگەێنێتە خۆشەویستەکەی باشە بەڵام ئیستا عاشقمان هەیە شەو ڕۆژێک 1000 مەزە گۆڕێتەوانێ ئەمە بۆ خۆی هەموو دووریەکان نزیک بووەتەوە لە یەکتری لەوەش گرنگتر کە ئێمە باسی کاڵبوونەوە بکەین بەس خۆی عشق ئەگەر لە ڕۆحا بێت هەمیشە کاڵ نامێتەوە و عشقیش لەو یاسای دەرونیە تیپەڕێنین کە ئاڵێت کۆتاییەکەی بە سێکسە کۆتاییەکەی بە یەگەیشتنە کۆتاییەکەی بە مەرامی نێرومێ تێر ئەکاتی تر عشق ئەمە کۆتاییەکەیتی نە بەعکسەوە وانە عشق ئەگەر لە چرۆ و شکۆفەکەی لە ناخی ڕۆحا چۆکەرەی کردبێ و پێشکەش بە کەسی بەرامبەری کردبێ هەستەکانی زۆر تایبەتن هەر لە خەیاڵەکانیەوە لە خەوبینینەوە لە مەودای نێوانیانەوە لە دووری مەسافەی یەکبینینیانەوە کاتێک بۆ کاتێکی تر ئەمە پێوتر عشقێکی ڕاستەقینە عشق نابێت ئەوەی تۆ مەزایەدێکی بەوەی خۆشەویستی وەکەوەی کە ئیسە ڕۆژگاری بینین هەنشت مامەڵە ئەکرێت بە ناوی خۆشەویستیەوە لە بریدا ئەندێت ئەمە بیرکردنەوەیکی هەڵەیە من لەگەڵەوە نیم بەڵام خۆشەویستی بوو هەموو سەردەمی هەر خۆشەویستیە و بگرە خۆشەویستی ئیستا من زۆر بە باش و بەڕاست ئەزانم چونکە ئیستا تەکنەلۆژیا هەموو فاکتەرەکان کە کێشە بوو لە بینی دوو عاشقا بگو هەمووی لا بردووە یەک بەستەڵێکی لە بینیانە نەهێڵاوە تۆ توانی بە مۆبایلێک هەموو پەیامەکانە بگەینێ و کەسی خۆشی ئەویشتوانێت هەموو پەیامەکانی بنێرێ و بگرێ ئیستا کە سەدەی 21کە لایڤیش هاتەوە چی بە عاشقان دڵی لە ڕۆژی خۆشەویستیە تەنها پیان ئەڵێم بەوەفا بن ڕاستگۆ بن سپاس بۆیەوە بەخێراتن بەخێر خۆشەویستی تەنها لە نێوان دوو ڕەگەزدانیە بەڵکو خۆشەویستی نەبێ ژیانیش بەردەوام نابێت بەڵام ڕۆژی ڤالانتاین جیاوازە باس لە خۆشەویستی نێوان دوو عاشقەکات جا ئەگەر لەو ڕۆژەدا عاشقان یەکیان لەبیر بێت و بە گوڵێکی سووریش بێت یەکتریان لەبیر بێ ئەوە خۆشەویستیەکەیان ساڵێکی دیکەش بەردەوام دەبێت بەڵام ئەگەر ئەو ڕۆژیان لەبیر نەبێ ڕەنگە تۆزێ زوێریش ببن لە یەک بەڵام هیواخوازین کە هیچ عاشقی لە یەکتر زوێر نەبێ و خۆشەویستی و بەختەوەری لە نێوان هەموواندا بێت پرۆگرامی ئەم جارشمان هاتە کۆتایی هیوای خۆشەویستیەکی زۆر پسە و بۆ هەمووتان نەخوازم هەر شاد بن هەر تۆی ژینم هەر تۆی عشقم تۆ دواسە